ئەمبرا بەڕێزە خێرخوازە کە ئەمەی بۆ من کردو ئینشاءالله ئەبێتە توێژی بۆ قیامەت کوڕە بەخوا هەتا من پیا ئەزام تازە لەدایک بووم من مەمنونی ئێوەم من کەسم هەموو ڕۆژێ هەیژینە هەیژین من کەسم هەموو ڕۆژێ هەیژینە بژێوی ژیان باکەم قورس نییە ئەمە جا قورس بێستوک بێ بژێوی ژیانە ناوێ بەرە وڵات پارت ناوێ بۆ خوای کە نوێژی بۆکرێ غێری ئەوە یەکەم خوا ئەم ئیشاکەم بەزێن لاشم ساخەوە توانم هەیە زۆر لە من بیاترە وش ناکە من لە ڕوم نایە ئاوا بکەم لە خەڵک کاک ئاراس خالیدی ماتۆڕێکی بۆ کردم لیان دزیم دوای بڵاوبوونەوەی چاوپێکەوتنێک لە تۆڕی 1964 هاوڵاتێکە دەبەی کۆ دەکردەوە لەسەر شەقامەکان ژمارێکی زۆر خێرخوازاتنە پێشەوە بۆ هاوکاریکردنی ئەو هاوڵاتیە لە ئێسادا خێرخوازێک ماتۆڕێکی سێتایی بۆ کڕیوە تاوەکو بەو شێوازە دەبەکان ڕانەکێشێ بەسەر شەقامەکەیە و بە ماتۆڕەکەی بکاتەوە لێرەك حاجیازادی لێگە فەرمی تێرەکە حاجی ئەمە بەڵگەنامی ئەو ماتۆرسکی لە 0 کیلۆمەترێکە بۆ بەڕێستان کراوە ئەو خێرخوازە وتی من نامێناوم ئاشکرا بکرێ بەڵام ئەمەوێت دەستێکی خێرم هەبێ لێرەیە خی گەورە پێشەکەی ئێوەم لێ نەسێنێت لەگەڵ ڕۆڵی هەموو مسلمانان هەتا ئەمرم لە پیاوتی ئێوە سرم دەرناچێ زۆر مەمنونی ئێوەم و یەکەم ئێوە دووهەم ئەم برا بەڕێزە خێرخوازە کە ئەمەی بۆ من کردو ئینشاءالله ئەبێتە توێژی بۆ قیامەت بەش بەخوای گەورە بە مانگی ڕەمەزان ئەبێتە توێژی قیامەت بووی خی گەورە ڕزقی خوشکوبرانی مسلمانان بێتەوە پێشەکەش ئێوەی مەمنونی پیاوەتی ئێوەم کە حاجی ئەم ماتۆڕە چی پێەکەی بۆ لە مەودووە وەڵا سنوق و دەبە سنووق و دەبی پێ ئەروەڵا ئەم ماتۆر تا چەندێک ئەریکی سەرشانی تۆ ئاسانەکات وەڵا وەکەوە تو 100 ساڵ بیت ئەمە بێت و 111 ساڵ ئاو بم نەگۆڕێ ئەمە ماڵی بەڕێستانە ئێرە بەڵێ ئەمە کرێت چین لێرە ئێوە بەڵێ ئەمانێ ئەو بەرەوە چییە؟ وەڵا ئەو دەبێ و سنوق ئەو ێنە لێرە کوێیانەکەی تۆ ئەروەڵا چه هەستێکە بۆ نوێسە ماتۆڕێکە هەیە کوڕە بەخوا هەتا من پیا ئەزام تازە لەدایک بووم من مەمنونی ئێوەم زۆر مەمنوندم ئێمە لە خزمەتتاین زۆر سپاسی هاوڵاتیانی کوردستانەکەین هاوڵاتیانی شاری سلێمانی ئەەکەین کە بەو شێوەیە متمانیان بە تۆڕی 1964 من لە دوێنێەوە ژمارێکی زۆر لە پەیوەندیم بۆ هاتووە تایبەت بە دۆخی کە حاجی ئازاد کە زیاد لە 4 کەس داوای ئەویان کردو کە ماتۆسکیری بۆ بکڕن بەڵام خێرخوازەکە نەویست ناوی ئاشکرا بکرێت ئەم ماتۆسکی لە 0 کیلۆمەتری بۆ کڕی تاوەکو چی دیکە بەسەر شەقامەکاندا بە پێ نەگەڕێت هەوڵەتی زۆر پەیوەندی کردو بە هاوکاریکردنی خێرخوازەی زۆر هاتوونەتە پێشەوە بۆیە لە ئێسادا دۆخی حاجی ئازاد بەرەوباشی ڕۆیشتووە سپاس بۆ ئەو متمانەی کە هەتانە بە تۆڕی 1964 و ئەو بەدەنگەوە هاتنەوەتان لەناو کووردا بەردەوام ئەو خەمخۆریە هەیە بەو شێوازەی کە هەیە بەڵێ ئەوەی کە بینیتان لە ئێسادا ئەمە کۆتایی ئەم بابەتە.